پشتی ململانه که بهز دگل نخوشی عید و بابا شیخ و کسانه که سیاست مدار و روشنبیری ایزیدیان لهولیر و غرات داویه کرد. عید و بابا شیخ دبته برای شهید سرکرده ایکتی نیشتیمانی کردستان حسین بابا شیخ. آواب آماده بونه هجماره که اندامین سرکرداتی و پارلمانتارین ایکتی و هجماره که مازن جیره حسبی و معقولین روشنبیرین دبرا شیخان به همو پیکاتن خوره و رسمین وشارتنا خود جرازی بره بچو. زانن کاک شیخ عیدو لابن مالش تێک و شەری میلەتەکەمان بووە کادیرێکی پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستان بووە شیخ عیدو لە هەموو بارەکان کە باسی شیخ عیدو بکەین هەرکەمە چووکە پیاوێک بوو مرۆڤ دۆست بوو و لە هەموو کایەکانی ژیانی چ وەکو سیاسەتمەدارێک وەکو ڕۆشنبیرێکی گەورەی میلەتەکەمان لە پەرلەمانتاری کادرێکی زۆر سەرکەوتر بوو دواتر بۆ کاری منەزەماتی نێودەوڵەتی و ڕێکخراوەکان و لە هەموو بوارەکانە کاری زۆر باشی کردووە شیخ عیدو پیاوێکی زۆر ئینسان دۆست و مرۆڤ دۆست بوو و هەمیشە لەگەڵ چاکە و باشەدا بووە ئەم ڕەوشت و ئەخلاق بەرزی لا شیخ عیدو هەبوو کەم کەس دەتوانی بەم شێوە بیر بکاتەوە تەنانەت لە خێرخوازی و هاوکاری پشتوانی خەڵک و ڕوحیەتی عیدو قەت لە دلی عیدو شتێک نەوناوی ڕقەوکی نەبی هەمیشە پیاوێک بوو کە لەگەڵی دادەنیشتی نەرمونیان و دەتوانی ینی ئازارەکانی میلەتەکەمان و ئازارەکانی برایانی ئێزدی چۆن تعبیەی بۆ دەکرد چۆن پێناسەی بۆ دەکرد. جلای خوب اندامکی پارلمان عراق لسر لیست ایکتی نیشتیمانی کردستان رول خود جرازی عید و بابا شیخ بر رولکی شورش گیرانه ده همو بواران دا دیار کرن. ئەمڕۆ خەسارەتێکی گەورەیە کەسایەتێکی ڕۆشنبیر قەلەم هەمیشە لە پێناو خاک نیشتیمان ئێزید خان هەمیشە لە ڕیزی پێشەوە بووە ئەمڕۆ بەم خەمناکەوە سڵاو و خەم و پەژارەی هاوسەرۆکانی یەکێتی و مەکتەبی سیاسی و هەموو ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خانەوادە و دۆستان و هەواڵانی کاک عیدۆ ڕادەگەیەنین. کاک عیدۆ لە هەموو ئەو شوێنانەی کە لە ڕابردوو پڕ مێژوێکی سەروەری هەبووە چ ئەو کاتانەی وەکو ڕاوێژکار لای جەنابی مام جەلال چۆکو ئەو کاتانەی کە ئەندامی پەرلەمان بوو هەمیشە بە یاسا و تەشریعی یاسا و لە پێناو مافی ئێزید خان لە پێناو تایبەتمەندی ئێزید خان لە پێناو هەموو ئەو شتە جوانانەی کە ئێزیدی و ڕەسەنایەتی ئێزیدی بە پارێزی کاک عیدۆ هەمیشە لە سەنگەری پێشەوەی ئەم خەواتەدا بووە. کاک عیدۆ کاکە وەکو ڕاوێژکار لە بەغدا دیسانەوە هەمیشە لە پێناو هەموو چین و پێکاتە و توێژەکاندا بوو. کاک عیدۆ تەنیا ملکی ئێزید خان نەبوو بەڵکو ملکی هەموو کوردێک و هەموو خەڵکێکی دیموکرات خواز بوو. خامەکەی کاک عیدۆ قەلەمەکەی کاک عیدۆ نووسینەکانی کاک عیدۆ لە پێناو مرۆڤایەتی بوو لە پێناو ئاشتی بوو لە پێناو دادپەروەری بوو لە پێناو خەمی ژیانی باشتری خەڵکی کوردستان و هەموو تونی توێژەکان بوو. من ئەوەندەی کە شارەزا بووم بێکەوە کارمان کرد لە مووسڵ لەم دە ساڵەی مووسڵ بەڕاستی کاک عیدۆ ئەی هەموو نێتەوەکان بوو ئەی هەموو تونی توێژەکان بوو بەو قەلەمەی لە دەستی بوو هەمیشە لە پێشەوەی بەوەکو قەڵەم چۆکو هەموو ئەو خەباتانەی کە پێویست بوو لە پێناو دیموکراسی لە پێناو مافی نەتەوایەتی لە پێناو هەموو ئەوانەی کە خزمەت بە کورد و کوردستان و ئێزید خان دەگەیەنی لە ڕیزی پێشەوە بوو. بۆیە بەداخەوە ئەمڕۆ کەسایەتێکی گەورەمان لەدەدا. کاک عیدۆ لە پێناو تایبەتمەندی ئێزیدیش خەمێکی گەورەی خواردووە لە پێناو تایبەتمەندی و خەمی ئێزدی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ئەو تایبەتمەندیی بۆ ئێزیدیان بەجێهێشتووە بۆ کەسایەتەکانی ئێزیدیان بۆ ڕۆشنبیرەکانی ئێزیدیان بۆ هەموو ئەوانە بەجێهێشتووە کە بتواندری ئەو تایبەتمەند بپارێزی. ئەمیش بێگومان لە ڕێزی پێشەوە پاراستنی ئەو تایبەتمەند بووە و لە خەمێکی گەورەی ئەو تایبەتمەند بووە و ئەمڕۆ دووبارە بە ناوی هەموو لایەکەوە سەرخۆشی لە خۆمان و لە خانەوادە و لە هەموو تێکڕای ئێزید خان و نەتەوەکەمان دەکەین ئینشاءالله خوددا ڕەحماندیتی خوددا بڕحمێنی و دوا ناخۆشی دوا خەمی هەموو لایەک بێ. هادی بابا شیخ برای خود جرازی عید و بابا شیخ سپاسیت توایا وان کسان کرنین کو پشداری اوی نخوشی وان بین و دیسان اوجی اینانه برچاف کو تازیا وان نهایت گران جبر بربلاف بونا ویروس کرونا. ام ممنونی و سپاسیا و هەموو کاتکەین هەر کەسێکیش نزیک و دوور هاتی هون سەر چاوە هاتن سەر سەرێمە هاتن ئەوە قەدەرە هەموو مرۆڤین دنیایە هەر مرۆڤێکی بێتە سەروی عەردی دێ ڕۆژێکێ فەنابێت و چێت فأبا عمري خديا جاميرا قوتي يا خدي هاتي عفدايا بطالة فأم هيفي جو حمو كاتكين ونحمو بدلت خوش بشنا مال وخوشيا بنا مالت خو وما أم شو تازيا دانانين ما شو تازينين إجبر يعني أو فينا خوشياكو هاتيا في دنياي وفي أفقدر أبو في ملتي وفي خلقي حمو كي هاتي
دەیەتەزانی کو خدێژێ رازی لە ساڵە 1955 لە شێخانیش دایک بووە و لە ساڵە 1992 دە یەکەم خۆڵا پەرلەمانی کوردستاندا وەکو پەرلەمانتار هاتیە دیارکردن و دیسان ڕاوێژکاری سەرۆک مام جەلال بوو بۆ کار و بارێن ئێزدیان دیسانژی چەندین نویسین و کتێب ژە هەینە کو دگرێدایب کە لە تۆر و ئاینی ئێزیان بە و لە سپێدەهەیە 29 2020 دژیە 65 ساڵیەدا وەغەرە داویە کرد. من دۆمەگیری حەقەتەیە حزن و گیری بێفایدەیە گۆڕ و کفن مالەمەیە ئیرۆجارەکەدی ئێزدیان و جڤاکە کوردستانê خاترە خۆش کەسانێکی ڕەوشەنبیر و سیاسەتمەدارێکی ئێزدی خواستن ئەو ژی شێخ عیدۆ بابە شێخ کو دژیە 65 ساڵیەدا وەغەرە داویە کرد و بێ چەندێشک دەڤایە جڤاکە ئێزدی و کوردستانێژێک دڵخەم کردن ئەکرم دەروێش گەلی کوردستان شێخان